ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئێستا هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناردنی لیستی موچە زۆر جدیە یا خێراترە، چونکە دەیەوێت پێش جەژنی ڕەمەزان موچەی مانگی سێ دابش بکات. خۆ ئەگەر وەزارەتی دارایی عێراق هیچ بیانوویەک نەهێنێتەوە بۆ لیستی موچە، ئەوە دەگوترێت لە هەفتەی داهاتوو دەتوانرێت تەمویلی موچەی فەرمانبەران وەزارەتی دارایی حکوومەتی عێراق بینێرێ. هەروە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەست بە دابەشکردنی بکات. هەرچەندە مانگی ڕابردوو موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر دواکەوت، بەڵام ئەمڕۆ کۆتایی بە لیستی دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هات مانگی دوو. گرفت هەبوو لە ناو لیستی موچەیە، گرفتەکان گوایە چارەسەر کراوە. ئەگەر ئەم مانگەیش هیچ بیانوویەک نەهێنرێتەوە بۆ لیستی موچەی مانگی سێ، ئەوە دەگوترێت موچەی مانگی سێ پێش جەژنی ڕەمەزان دابەشەکرێت. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی 51 ملیارد دیناری داهاتی نانەوتی ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق کرد، بەڵام ئەم مانگە نزیکەی 49 ملیارد دیناری ڕەوانە کردووە. پێشتر دەگوترا وەزیری دارایی ڕازی نییە بەو بڕەپارەیە کە دەڵێت داهاتی نانەوتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە، کە باس لەوە دەکات کە ئەو دەڵێت یا 150 ملیار یا 100 ملیارم دەوێت، بەڵام لە دانوستانەکانیشا وایە ڕێکەوتون لەسەر 80 ملیار، بەڵام ئەم دوو مانگە بڕەکە کەمە. ئەگەر ئەمە نەبێتە گرفت، ئەوە موچەی مانگی سێ بەبێ کێشە دابەشەکرێت. من ئەم ێوارەیە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرەم میوانداری زۆر بەڕێز چیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراقم کردووە کە ڕاستەوخۆ لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵم دەبێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە و چەندین بابەتی دیکە کە کێشەی نێوان هەرێم و بەغدان و دەکرێت چارەسەرکە قسەی لەسەر دەکرێت. کاک سیپان ئێوارەت باش، هەر لە پێشەکیەکەی خۆمدا کە ئاماژەم پێکرد، ئەگە گرفتێک نێتە پێش بە بۆچوونی جەنابیشت، یعنی پێش جەژنی ڕەمەزان موچەی مانگی سێ دابەش دەکرێت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئێوارەی ئێوە و بینەران باش بێت. حتمما اتفاقی دواهی کە لەسەر موچە و لەسەر هەندێک لە وردەکاریەکان کە لە نێوان هەولێر و بەغدا کراوە، تێیدا زامنی ئەوە کراوە کە موچە لە کاتی خۆیدا بێت و دوانەکەوێت و کۆمەڵێک التزامی تەکنیکی لە نێوان هەردوو تەرەفیشدا هەبوون. هەرێمی کوردستان پابەندی خۆی دەربڕیوە و سەلماندوویەتیشی و جێبەجێ کردووە بە ئەو داواکاریانەی کە لەسەری بوون بە پێی ئەو اتفاق ئەخیرەی کە لە نێوان هەولێر و بەغدا کرا. بۆیە ناردنی لیستی موچە دەکرێت ڕۆڵێکی ئەساسی هەبێت. باقی وردەکاریەکانی تر و تێبینیەکانی تر لە قایمەی موچەدا هەمووی جێبەجێ کراون. ئێمە تەوەقعی ئەوە دەکەین و هەولیش بۆ ئەوە دەدەین کە لە کاتی خۆیدا و لەگەڵ تەواوی موچەخۆرانی ناوەڕاست و جنوبی عێراق بەر لە جەژنی ڕەمەزان موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگاتە دەستیان. کاک سیپانەمیشە قسەیەکە کرێ ئەڵێ حکوومەتی عێراق تاوەکو موچەی موچەخۆرانی خۆی دابش نەکا تەمیلی موچە بۆ هەرێمی کوردستان نانێرێ. ئێستا لەوێت دەست کراوە بە دابشکردنی موچەی مانگی سێی موچەخۆرانی حکوومەتی عێراق؟ زانی دابشکردنی موچە بازنەیە سێرکڵێکە کە ئەگەر هەر ڕۆژێک دابش بکرێت مانگی دواتر 30 ڕۆژێکی هەر تێدەپەڕێت. یعنی
زۆر جار باسلەوە دەکرێت کە کامە وەزارەت پێش وەردەگرێت یان چ ڕۆژێک وەردەگرێت گرنگەوەی لە 30 ڕۆژ جارێک دەوەربگیرێ بەڵێ لە عێراقدا هەرزوو دەست بە دابشکردنی موچەی تەقاعدی و ڕعایە اجتماعی دەکرێت دەستیش پێکرایە و دواتر مەرحەلە تا دەگاتە کۆتایی مانگ موچەی سەرجەم وەزارەتەکان دابش دەکرێت بەڵام موچەخۆرێک یان وەزارەتێک ئەگەر یەکی مانگ وەربگرێ موچەخ وەزارەتێکی تر 5 مانگ وەربگرێ مانگی داهاتوش بە هەمان شێواز بێ ئەمە وای لێ دێت هەر کەسە و لە 30 ڕۆژ جارێک موچەی خۆی وەرگرتووە بابەتی تەواوکردنی موچەی فەرمانبەرانی اتحادی پاشانی هەرێمی کوردستان بنێردرێ بەدیدیمە بابەتێکی ناڕەوایە نایاساییە چونکە تەواوی هاوڵاتیانی عێراق و تەواوی فەرمانبەرانی عێراق جا چ لە هەرێمی کوردستان بنیان لە پارێزگاکانی تر خاوەنی هەمان مافن لە دەستوردا بۆیە ئەولەویەتدان یان فەرزکردنی لە شوێنێک بەسەر شوێنێکی تر ئەمە دەبێتە جیاوازی ڕێگەزی یان جیاوازی نەتەوەیی یان جیاوازی ئاینی لە دەستوریشدا ڕێگە بەمە نەدراوە کاکسیبان جنابەت یعنی ئاگادارێت ئێمە لە مانگی یەکیشا کە موچە دابش کرا گوترا لیستی موچەی مانگی یەک دەبێتە بناغی دابشکردنی موچە بۆ مانگەکانی دیکەش بەڵام وەکو خۆت ئاگاداری لە مانگی دووە کۆمەڵە گرفت دروست کرا بۆ لیستی موچە وای کرد کە زیاتر لە 45 ڕۆژی بەسەرا بچێ ئەمجا تەمویلی پارەکە بنێرێ ئەویش دەگوترێت بە خێر و سەدەقەی یاخود تەکلیفی سەرۆکوەزیران لە تەیفسامی ئەمجا ناردوێتی یعنی بە بۆچوونی جەنابەت لە مانگی سێشا تووشی ئەم حاڵەتە نابینەوە ئەوەی من ئاگادار بم لە مانگی دوودا بابەتی خانە نشینی هەندێک کاتی پێویست بوو هەندێک بووە هۆکاری ئەوەی کە کەمێک بابەتی موچەکە لیستەکە ناردنی لیستەکە دوا بکەوێت چونکە خۆمان دەزانین دوای دەرچوونی بڕیار لە مەسەلەی خانە نشینی کە زیاتر لە 29,000 خانە نشین فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەرەو خانە نشینی چوون ئەمە ڕقمێکی گەورە بوو جێبەجێکردنیشی لە فترەیەکی دیاریکراودا کارێکی قورسە یعنی هەمومان ئەمە دەزانین مانگانە لەوانەیە ئەگەر وا دابنێت و حساب کە 36 مانگ فەرمانبەری 3 ساڵ کە دەکاتە 36 مانگ لە یەک مانگدا خانە نشین کران ئەگەر دابەشی سەر 36 مانگ بکەین و هەر یەکە و وەکو ئەوەی پێشتر لە مانگانەدا دەکرا کارێکی ئاسان بۆ هەر ئەمەش ئەمەی لیست ناردنەکە و ناردنی موچەی تا حدێک دواخست بابەتی سەدەقە ملەتی کورد و گەلی کورد و موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر لەوە گەورەترن کە هیچ کەسێک سات سەدەقەی پێ بکات ئەمە من بە ڕۆژکاوانە دەڵێم ئێمە لە ژیاندا برسیمان بینیوە لە برسا مردوویشین بەڵام قەت ملەتی کورد نەسەری بۆ هیچ کەسێک شۆڕ کردوتەوە نە بە سەدەقەی هیچ قەوم و ملەتێکی تێری جیهان ژێ ئێمە بە نانی دەستی خۆمان ژیاوین ئەو مافەش مافێکی دەستوری و شەرعی خۆمانە ئەر مادام چۆن هەموو مانگێ ئێمە تووشی ئەم حاڵەتە بیکاکسیبان هەیە بێ سەرۆکوەزیران بڕیار بدا شەمان مافمانەیە یاخود ئێمە وەفد بڕوا وەفد مەسەلەی سەرۆکوەزیران بڕیار بدا زانی چوونە ئەمە دیدی منە یاریەکە لە بینی خۆیان دەکەن هەر جارێک دەبێت کەسێک ببێتە سەبەب کە کێشە بوو موچەی بووجە و بۆ مافەکانی هەرێمی کوردستان دیار بکەن یعنی ئێمە ئەزمونمان هەیە هەر هیچ نەبێ باسی ئەو 20 ساڵە نوێی عێراقی نوێ و نظامی نوێ حکومڕانی لە عێراقا بکەین ئێمە زۆر بە وازحی دەیبینین یان ئەوە تا پەرلەمان بربەستە یان ئەوە تا حکوومەت بربەستە یان ئەوە تا مەحکەمەی اتحادی بربەستە هەر جارە کەسێک دەبدون دۆزنەوە کاتێک کە هیچ بربەستە نەما سوودانی ئەڵێ لای تایفسامیە ئەڵێ لای سوودانیە یعنی ئەم مماتڵەکردنە و دەستیکردنە پێی دەچێت دەستێکی لە پشتەوە بە ئامانج بێنێت یعنی خۆمان هۆکارنین کە چۆن خەلەل دروستە بێت و بۆ نمونە ئەوانش بیان و بەێمە بگرن ببوورە تێنەگەشتم لە ئەڵەم زۆر جاریش خۆمان ئەو بیانوە نادەین بەدەست بەغداوە کە خۆمان خەلەلمان هەیە ئەوانیش بیان و بە ئێمە بگرن یعنی خۆ ڕەنگە جەناب ئاگاداری لە لیستی مانگی دووە زیاتر لە 29,000 کەس ناوی سیانی نەبووە هەبووە ناوی دایکی نەبووە کارتی بایۆمتری نەبووە هەبووە
ڕۆژی دامەزراندنی نەبووە ئەمەش بەڕاستی گرفت بووە سیرکە ئەوەلەن بەشێکی زوری ئەو قسانەی کە دەکرێ هیچ ئەسل و ئەساسێکی بوو نییە یعنی ئەوانە ڕووی نەیاوە زوری ئەو قسانە دەکرێ تەنها من بە عرزکەم بۆ خزمەتی جەناب جاری وە هەبووە دەڵێن 20,000 کەس ناوی دووبارە بوون هەیە من بە فەرمی پرسیومە لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی اتحاد دەرکەوتووە 8 کەس کێشەی هەبووە 8 ناوی دووبارە هەبووە ئەو دووبارەش چوونە وەک ئەوە نییە کە بڵێ فلان کەس لە وەزارەتی دارایی هەرێم موچە وەرگرتەوە لە وەزارەت پێشمەرگەش وەریگرتووە نە کابرا بۆ نمونە موازەفە لە یەکێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان کەچی ڕیایەی ئیجتماعی لە بەغداشی پڕ کردووە وەرگرتوتەوە چاودێری کۆمەڵایەتی لەسەر ئەمە باوەڕدەکەی چەند ڕۆژێک موچەی فەرمانبەران ڕاگیرە ئەمە زوڵمێکی وازەحە ئەوانەی کە شەرعیەتیش دەدەن بەم بەهانانە ئەوانەی کە شەرعیەتیش دەدەن بە ئەسبابی دواخستنی موچە باوەڕ بکە تاوانبارن دەرحەق بە ئەم میلەتە چونکە ئێمە هەرێمێکی دەستورین ئێمە هەرێممان هەیە جارێ ئەوانەی کە هاتوون ڕۆژانە ڕەخنەی سەیرسەیر و قسەی زۆر بێمانە بە تۆمەتبارکردنی هەرێمی کوردستان لەسەر مەوزوعی موچە دێنێنەوە با جارێ ئەوان بچن لەسەر فیدرالیەت بخوێنەوە با بچن هەریش نەبێت جارێک دەستور بخوێنەوە بزانن فەرقی هەرێم لەگەڵ محافزات چییە هەمووی وازەحە تاک بە تاکی کورد ئەزانێ کە کێیە بەهانە بۆ بوجە بڕین و موچە بڕینی کوردایێنێتەوە کێشە دیفاع لە موچە و بوجە بڕین لە هەرێمی کوردستانە و کەسانەیە لە بەغداد و بژێوی خەڵکی کوردستانە هاو زمانی خۆمانن بەڵێ لە خەڵکی کوردستان خۆی بەڵێ هاو زمانی خۆمان زۆر جار باوەڕ دەکەی قسەیەک هات نەک تایف سامی تەواوی وەزارەتی مالی هەر بیری لێ نەکردوتەوە لە ڕاگەیاندەکان دێن دەڵێن تایف سامی داوای فلان شت دەکا هەر بیریشی لێ نەکردوتەوە ڕۆژی پاشتر دەبینن تایفاتوە باسیێکی جەنابەت بود لە مقابلەیەکاڵی قەت گوێمان لێ نەبووە تایف سامی بڵێ من ئەوەنە ملیار دینار داهاتی ناوخۆمەوێ ئەوە خەڵکی کەن پەرلەمانتارەکانی کەن بە ناوی ئەوە بڕیارێت ینی بە بۆچوونی جەنابەت با پرسیارەکەی من وابێ پێشتر گوتراوە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان 320 ملیارە وا وتراوە بە بەغدا ئێستا ئەو ئەگەر داوای نیوەی نەکا بەم 49 ملیارە ڕازی ئەبێ فەرموو ئەوجا ئەو کەسانەی کە دەڵێن کەمە کە تایف سامی نەیوتووە کەمە من با لێرەوە بە جەنابتان و بە بینەرانیش بڵێ ئەو داهاتی نانەوتی کە حساب دەکرێ مەبدە هەیە بنەما هەیە حسابکردن کامە داهاتی چییە خەڵکێک وا تێگەیشتووە داهاتی بۆ نمونە نانەوتی هەرێمی کوردستان 300 ملیارە ئەبێت ڕاستەخۆ 150 ملیاری ڕادەست بکە کاکی من پێیان بڵێ با بچن مادەی 29 قانونی ئیدارەی مالی بخوێنەوە با کەمێک معلوماتیان هەبێ لەسەرەوەی کە داهاتی نانەوتی کامەی داهاتی مەحەلیە کامەی داهاتێکە لەگەڵ بەغدا بەش دەکرێ داهات ئەنواعی هەیە هەموو داهاتەکان وەکویەک نییە بەشی زۆری داهاتی وەزارەتە خەدەمیەکان ئەسلەن لە محافزاتیش ناچێتەوە بەغدا نەک بەس لە هەرێم داهاتی گومرکیەکان نیوە ئەگەڕێتەوە فڕۆکەخانەکان و کوێترە هەندێک لە مؤسساتی اتحادی هەیە وەکو پاسپۆرتە وەکو کارتی نیشتیمانی ئەگەر هەڵە نەبم ئەمانەن کە بێ موازنە یعنی هەندێکیان حتا پێویستی بە قانونی موازنەش نییە ئەساسی تر هەیە یعنی ئەمە بۆ ئێمەی هەرێمی کوردستان نییە ئەمە بۆ محافزەکانیش ئەو مافەیان پێدراوە لە کاتێکدا ئێمە هەرێمین دەستورمان دەبێت هەبێت بە پێی دەستوری عێراق پارلەمانمان هەیە حکوومەتمان هەیە لەگەڵ ئەنجومەنی دادوەریمان هەیە کەواتە ئێمە ئەم مؤسسانەمان هەیە ئەمانە سێ کۆڵەکەی ئەساسی حکوومەتێکن
دەوڵەتێکین ئێمە دەوڵەتێکین دەستوریان لەناو دەوڵەتی عێراقدا دەبێت کۆمەڵەیەک جیاکاریمان هەبێت لەگەڵ محافزەکانی تر لە کاتێکدا بەداخەوە لە قانونی ئیدارەی مالیشدا ژمارە 6 ساڵی 2019 هەمان لەوێشدا غەدر لە هەرێمی کوردستان کراوە لە زۆربەی بابەتەکان دەسەڵاتە داراییەکان و سربەخۆی دارایی و ئابووری هەرێمی کوردستانی یەکسان کردووە بە محافزاتەکان ئەگەر وەک محافظ بین ئەی بۆچی ئێمە هەرێمین چونکە لە مێژووی فێدرالیەتدا ئامانج لە دروستکردنی هەرێم و دابەشکردنی دەسەڵات بەسەر هەرێمەکاندا هۆکارەکەی ئەوەیە کە ئازادیەکی اقتصادی و دارایی هەبێ لە هەرێمەکە تا بتوانن بە ئازادانە تعبیر لە ڕێی سیاسی و کۆمەڵاتی و مەذهبی و ئیلی ئاخری خۆیان بکەن هەندێکشی زۆر لەوەی گەورەترە کە کەسێک بێ وڵاتداری سیانی داپیری نەنووسراوە بانە نووسراوێت حکوومەتی عێراق ئەگەر گەڕێکێتی کێشەی نەوت چارەسەر بکات با فەرمووتن ئێستا یاساشمان تعدیل کردووە لە پەرلەمان با گارانتیەک بدات بە کۆمپانیا نەوتیەکان هەتا زووە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە جەناب بکەم ئێستا کۆمپانیا نەوتیەکان کاکە داوای ملیارێ دۆلارەکەن کە گوایە زەریانگە قەرەبوو بکرێنەوە گوایە ئەو 16 دۆلارەی کە بۆ دەرهێنانی یەک بەرمیل نەوت تێچوون و دەرهێنانەکەی ئەبێ پێشەکی پێیان بدرێ لە کاتێکا لە هەرێمی کوردستان وان نەبووە یاخۆ حکوومەتی عێراق بۆچی بچێتە ژێرباری ملیارێ دۆلار کە زەرەر بووە حکوومەتی عێراق مادام خۆیان هەموو هەوڵیاندا کە بەرپرسیارەتی مەلەفی نەفت هەلگرن دەبێ بەرپرسیارەتەکە بە باش و بە خراپیش هەڵبگرن ناکرێت لە مامەڵەیەکدا تۆ بڵێ من بەرپرسم تەنها قازانجەکەی بۆ خۆت بێت و لە زەرەرەکەش خۆت لێ بێبەری بکەیت ئەوەی لە مەلەفی نەفتدا هەیە ئێستا گرفتە لە بەردەم هەناردەکردنی نەوت کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان داوایان لە وەزارەتی نەوتی عێراق کردووە کە گارانتیان بدەنێ نەوان وتووە پێشەکی بماندنێ ئەڵێن گارانتیمان بدەنێ کە مە ئەو ڕۆ نەفتەکە دەنێن بە چ ڕێگایەک تەمویلی پارەکەمان دەکرێت یعنی بینە بەرچاوی خۆ جەنابەت لە بازاڕ لە شوێنێکە لە هەر شوێنێک لە ئەگەر گرنتی هەبایە گرنتیەکیان دەدا ئێمە نزیکەی 18 میلیۆن بەرمیل نەوتمان ڕادەستی وەزارەتی نەوتی ئەتحادی کردووە لە ساڵی 2023 کۆتاییەکانی 23 لە مەبەسم دوای پەسەندکردنی ئەم موازنەیە ئەم ڕۆژ ئەو 6 دۆلارەش نەدراوە کە لە موازنەدا پەسەند کراوە 6 دلار نەبوو دواتر تعدیلمان کرد کردمانە 16 دلار ئەو 6 دلارەی کە لە پێشێوی تاکو ئێستا نەدراوە ئەوە پێمان دەڵێ گارانتی نییە یعنی ترسیەوەیان هەیە کە لە داهاتوودا ئەو 16 دلارش نەدرێ بە کۆمپانیاکان بەڵێ شەری کۆمپانیاکان دەیانەوێ پارەی خۆیان بە گارانتی وەربگرن ئەمەش مافێکی شەرعی خۆیانە و دەبێ ینی باسیەوە نەکراوە کە بێ پێشێکی پارەکان پێ بدرێ نەخێر باسی گارانتی کراوە باسی گارانتی کراوە کە دەبێ گارانتی ئەوە پێیان پێ بدرێت کە پارەکە میکانیزمێکی دیاری کراو هەبێت و ئەڵێ نەفتەکەت بفرۆشە و هەموو پارەکە بخە سەر حساب باشە بەڵام میکانیزمی پێدانی کۆستەکەی من چییە؟ یعنی هیچ میکانیزمێک تهدید نەکراوە کاکسیپان هەندێک لە پەرلەمانتاران لە عێراق دەڵێن ئەم یاریە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەیکا بە کۆمپانیاکان چونکە پێی خۆش نییە نەوت جارێکی دیکە لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێتەوە یا ئەم دۆخەی کە ئێستا هەیە 100% لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیاکانە هەر بەجددی ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیە کە نەوت بە هەر وەسیلەیەکە بێ لە ڕێگەی سۆمۆ بفرۆشێ و ڕەوانەی بەندەرەکانی جیان بکرێ بەڵێ 100% یعنی ئەوەی شارەزا بێ کەمێک لە هەندەسەی نەفتی لە ئەو ئێمە بۆ ئێمە لە ڕوانگەی هەندەسەیەوە بەڵێ بیرە نەوتەکانی ئێمە حتا نەوتی لێ دەربهێنرێت باشترە لەوەی بیرەکان ڕاوبگەێنرێت و تووشی زەرەرێکی گەورە دەبن کەس نازانێ مستەقبەل چۆن دەبێ ئەم موازنەی کە ئێستا هەیە لە 12 ئەمساڵ تەواو دەبێ قانونی نەوت و گازمان نییە کەواتە هێشتا ئایندەی نەوت لە عێراقدا و
پەیوەندی نێوان هەولێر و بەغدا لەسەر مەلەفی نەفت ناڕوونە ئێمە نازانین سبەی چی ڕوودەدات موازنەی ساڵی 2026 چۆن دەبێت ئێمە نازانین قانونی نەوت و گاز کەی دەردەکرێت چۆن دەبێت بۆیە ئێمە دوور نییە نەک دوور نییە هەموو هەوڵیشمان ئەوەیە و مافێکی دەستوری ئێمەیە وەک ئەوەی لە مادەکانی 111 و 12 دەستور داهاتووە ئێمە مافی نەفتی خۆمان هەر وەردەگرینەوە بۆیە ئێمە دەبێت کار بکەین بیرە نەفتەکانی ئێمە بەردەوام بوون نەبن ئەکرێ ڕۆژێ لە ڕۆژان بۆ من هەرێمی کوردستان وەکو پێشتر نەوتی خۆی بفرۆشێتەوە بە شێوەیەکی فەرمی دەبێت یاسای نەوت و گاز دەربچێت هەتا زووە یان درەنگە قانونی نەوت و گاز بە ڕنگدانەوە لە دەستوری عێراق بە ڕنگدانەوە بە نظامی فدرالیەت لە تەواوی وڵاتانی فدرالی لە جیهاندا ئەم یاسایە دەبێت هەر دەربکرێت چونکە بە جددی زەرەرێکی گەورەی لە نێوان هەولێر و لە عێراقداوە و بەشێکی ئەساسی کێشەی نێوان هەولێر و بەغداش دەرنەکردنی ئەو یاسای نەوت و گازەیە و هەر ئامانجی سیاسیشی بەدووەوە بووە بۆیە تاکو ئەم ڕۆژ یاساکە دەرنەکراوە بەڵام هیوادارین لە خوڵانی داهاتوودا ئەم یاسایە دەربکرێت چونکە ناکرێت زیاتر لە 20 ساڵە عێراقێکی فدرالیمان هەیە زیاتر لە 85 بۆ 90 لە سەدای داهاتی و سەرچاوەی مالیەکەی لە کەرتی نەوتە کەچی هێشتا قانونی نەوتی نەبێت زۆر باشە من ئەگەر بتێنمە بۆ ناو مۆزوعی موچە ینی پرسیارەکە ئەوەیە ئێستا بەشێک لە چاکردنی ینی هەندێک موچەخۆر یاخودە و فەرمانبەرانەی کە یانەوێت تعدیلی موچەکانیان کرد وەساوەتە سەر ئەوەی کە دەبێت دەنگ لەسەر خشتەی لیستی بودجە بدرێت ئەمە کەی یەتە ناو پەرلەمان و دەنگی لەسرە درێت کاکسیپات یا ئەڵێن گرفت هەیە جارێ بڕوا ناکەم بەجوانە یەک لای ببێتەوە بەڵێ ئەزانی لیستی موچە خشتەکانی موچە تاکو ئێستا ببوورە خشتەکانی بودجە تاکو ئێستا نەهاتووە بۆ پارلەمان لە ئەنجومەنی بودجە بەڵێ لە ئەنجومەن وەزیرانیش ئەوەی من ئاگادار بم گفتوگوی لەسەر نەکرەوە هیچ باسیش نییە ئەگەر ساڵی ڕابردوو بە نمونە وەربگرین ئێمە لە 30 مانگی 5 ساڵی 2024 واتە 30 مانگی 5 زیاتر لە تێپەڕبوونی 5 مانگ لە ساڵەکەدا جەداولمان پەسەند کردووە کە بە پێی قانونی موازنەش بێت دەبێت بەر لە هاتنی ساڵەکە جەداولەکان پەسەند بکرێت کە ئەوەش یەکێکی ترە لە نیشانەکانی فەشەلی وەزارەتی مالی و موازنەی 3 ساڵە لە عێراقدا ئەمە ئێستا خەریکە چینە مانگی 4دا هێشتا جەداولمان پەسەند نەکردووە جەداولەکان نیوەی موازنەن ئەگەر جەداولەکان پەسەند نەکرێت تقریبەن دەتوانین بڵێن ئەم موازنە هەروەکەوە وایە کار بە قانون بە مادەی 13 قانونی ئیدارەی مالی بکرێت واتە هەروەکەوەیە کە موازنە نەبێت نصوص حاضرە بەڵام ئەرقام حاضر نینە بۆیە تەسیری لەسەر زۆر بابەت هەیە نەکتەنها وەڵاویستمەوە پرسیارەکەم ینی ئەگە پەسەند نەکرێ ینی زەرەرت لە چی ئەدا لە چین و توێژێکەیە لە بابەتی ئێستثماری تەسیری هەرە گەورە لە بابەتی ئێستثماری هەیە بەڵێ یعنی مەسروفاتەکان هێشتا دیاری نەکراوە بۆیە وەکو ئاماژەم پێدا هەروەکەوەوە کە موازنەمان نەبێت کار بە مادەی 13 قانونی ئیدارەی مالی بکەین بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێتحادیش هەردووکیان گشتاندنیان کردووە کە تەواوی گۆڕانکاریەکانی موچەخۆرانیان ڕاگرتووە لە نەقل و لە پلە بەرزکردنەوە و زۆر شتی تریش هەبوو لە نووسراوەکان داهات بوو ئەگەر هەیە لەگەڵ پەسەندکردنی جەداولی موازنە ئەم ڕێنمایانە گۆڕانکاری بەسەردا بێت کاکسیبان شتێکی دیکە باسەکرێ هەمیش هەر بە ناوی تەیفسامیەوەی تە نازان تا چەندێ ڕاستە دەگوترێ خۆت ئاگاداری لە 2014 حکوومەتی عێراق لە هەموو موچەخۆرێ لە سەدادەی لێ بڕی بەڵام ئێمە بە پێی یاساکەی خۆمان لە سەدا حەوتمانە بڕی ئێستا دەگوترێت لەبەرەوەی کە خانەنشینان هاوتا کراوەوە لەگەڵ عێراقا دەبێت هەموو موچەخۆرێک بە خانەنشین و فەرمانبەرانیشەوە ئەو لە سەداسەیە بگەڕێنەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی بە بۆچوونی جەنابەت ئەمە ئەکرێت یا تەنها قسەیە و
تازە ئەمە تێپەڕیوە. وەڵاهی اتفاقێک لەسەر بابەتی ئەم لێبڕینە کراوە کە بە شێوازێک بێت فەرمانبەران زەرەرمەند نەبن، جا بە تەئکیدی نازانم فەرقی ئەو سێیە یان بابەتێکی ترە، حتمما برادرانی شان دەکەم معلوماتی دەقیقتریان لایە، بەڵام شتێک کراوە کە لە ماوەی 5 ساڵدا بێ و بە ڕێژەیەکی زۆر کەم و هەست پێ نەکراوە بێ کە بارگیرانی لەسەر موچەخۆر دروست نەکە و ئامانجیش ئەوەیە کە فەرمانبەرانی ئێمە مانگانە ئەوانەی بۆ خانەنشین دەچن کە ڕوبەڕووی هیچ کێشەیەک نەبنەوە ڕاستەخۆ خانەنشین ببن، چونکە پێشتر لە مەسەلەی خانەنشین یەکێک لە کێشەکان ئەوە بوو لێبڕینی خانەنشینی لەوێ لە هەرێم بوو، بەڵام لە دوای قەراری محکەمەی اتحادیە و موچەکە ڕاستەخۆ لە بەغدا بوو، بۆیە ئەم قەرارە و ئەو اتفاقەش لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە کە هەر کەسێک بۆ خانەنشین کاتێک دەچێتە خانەنشینیەوە ڕوبەڕووی هیچ کێشەیەک نەبێتەوە. زۆر باشە. ئەی ئەو 100 زارەی کە دەخرا وەکو هاوکاری لەلایەن سەرۆگۆزیرانەوە بۆ موچەخۆران خانەنشین سەرفەکرا، ئەوە چی بەسەر هاتەوە؟ 2 مانگە بۆ نمونە موچەخۆرانی هەرێمی کوردستان وەری ناگرن. زانی هەندێک وردەکاری هەیە وەکو ئاماژەم پێدا قایمەی مانگی 2 لێرەش لەو قایمەی کە ئێستا دێتەوە بەغدا بەشی زۆری ئەو مافانەی کە لە موچە داهاتوون بە جێگیری دەدرێت، ڕەنگە هەندێک لە بابەتەکانیش بگەڕێتەوە بۆ سەر بابەتی خشتەکانی موچە، ئەوانەی کە خۆیان لە موچە و سەرموچە و ئەو بابەتانی کە گرێدراوە بە دەرمالە سابتەکانە نەبینێتەوە، حتمما دەبەستێت پێویستی بە جەداولی موازنە دەبێت. کاک سیپان، یان تۆ جەناب دەڵێی مۆزوعی داهاتی نانەوتی ڕەنگە گرفت بۆ موچە دروست نەکا، بەڵام دەگوترێت بەغدا موسیرە لەسەرەوەی کە دەبێت هەموو مانگێگە و بڕێ کە داوایەکە بینێڕێ. جەنابیشت ئاگاداریان لە ناو پەرلەمانی عێراق سەرۆگۆزیرانی عێراق سوودانی باسیەوەی کرد کە لە ساڵی ڕابردوو کە هەرێمی کوردستان پابەت نییە بە ناردنی داهاتی نانەوتویەوە، بۆیە ئێمە زۆر جار گرفت دروستە بێ بۆ موچە. ئێستا ئەکریانی هەر مانگە و بە جۆرێک بە ژمارەیەک ئەو داهاتە ڕەوانەی بەغدا بکرێ؟ کاک سامان جەنابەت من پرسیارێک لە جەناب دەکەم، ئەرێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان لە هەموو مانگێک یەک ڕقەمە یان گۆڕانکاری هەیە؟ بۆ نمونە ئەو داهاتەی لەو مانگێ هەیە هەمان ئەو داهاتە بوو کە لە مانگی ڕابردوو هەیەیان لە مانگی پێشتر هەیە؟ وەڵای من نازانم بەڕاستیەکەی، بەڵام ئەکرێ وا بێ، بەڵام بەو ڕێژە زۆرە نا. بەڵام ئەزانی خۆی کێشەکە چییە کاک سیپان؟ کێشەکەوەیە پێشتر وەزارەتی دارایی وتوێتی ئێمە هەموو مانگێک 320 میلیارد داهاتی نانەوتیمان هەیە. کاک ئەخەت داهاتی نەقدی هەیە و ئەمانات هەیە و بابەتی مەوزوعی دارایی و شتەکان هەزاران شێواز هەیە. زانی کاک سامان باشە وتراکە لە لیژنەکە ڕێکەوتن ئەو لیژنەی کە لە بەغدا بووە ڕێکەوتووە هەموو مانگێک 80 میلیارد ڕادەستە، خۆی سەج ناگاتە هەر 80 میلیارەکە. کاک سامان ئەو داهاتەی کە نێردراوە بۆ مانگی یەک وەزارەتی دارایی ڕازی بووە و ڕەزامەند بووە موچەی مانگی دووشی ناردووە. یعنی من ئەو قسەی کە دەڵێت ڕێکەوتنی سیاسی نییە، ئەو ڕێکەوتی سیاسی لەسەکرا ئەگەر ڕێکەوتنە سیاسیەکان نەبێت، تەداخولاتی بینی هەردوو سەرۆگۆزیران نەبێت، ئەخۆ ئەکرێ هەموو مانگی ئەمە بکرێنی قسەکە لەسەرەوەی خەڵکەڵێ ئەم شتە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەسەر ناکرێت. ئێمە کوێشتی کۆنگرێتیش کراوە. توزانی ئێمە ساڵی ڕابردوو 6 مانگ داهاتی نانەوتیمان ڕادەست کرد بوو بە ئەرقامی زۆر زۆر گەورەش، بەڵام کەچی برادرانی خۆمان هاتن دەیانوت 1 دینار ڕادەست نەکراوە. یعنی ناکرێ هەموو شتێک ئەوەی کە کەسانێک دێن شتی وا دەڵێن باوەڕ بکات تایفسامی خۆی سەری دەسوڕمێنێ لەسەر ئەو شتانە. هەموو ئەو شتانەی کە دەوترێت ڕاست نییە. برادر هەیە هاتووە وتیتی موچەی مانگیەک لە ڕەمەزانە دەدرێت، ئێوە موچەی مانگی دووش دابەشکرا، ئێمە هەوڵمانەوە لە ڕەمەزاندا بەر لە تەجەژن موچەی مانگی سێش وەربەگیرە. کەسانێک لە پێناو مەسلحەتی سیاسی، کەسانێک لە پێناو ڕکابەریەکی زۆر ناشەریفی حیزبی تەنها دەیانەوێت
خۆل بخەنە چاوی خەڵک کەسانێک دەیانەوێت خەڵک برسی ببێ بۆی بڵێن خەتای حکوومەتی هەرێمە کە فلان و فلان نەبووە ئێمە هێشتا ئێمە زۆر بە وازحی تێدەگەن خەلکانێک چۆن سیاست دەکەن لە هەرێمی کوردستان هیچ سنوورێک نییە بۆ ڕکابەرایەتی بەداخەوە باشە ئەو کەسانە چ بەرژەوندیەکیان لەو جۆرە قسانە هەیە یاخود ئەگەم من پرسیارەکەم وابێ ئەم ناکۆکیە لە بەغداد چەندێک زەرەری لە بەرژەوەندی خەڵک یاوە یا زەرەری دروست کردووە لەسەر موچەخۆران نەبوونی یەکڕیزی کورد لە بەغدا ئێوەمانان پەرلەمانتارەکان ئەوانەی چ بەرژەوەندیان هەیە کاک سامان نەزانی کەسانێک کە بە هەموو پێوەرێک فەشەلیان هینەوە هەموو ڕێگاکانیان بۆ ڕاکێشانی سۆزی خەلک و متمانەی خەلک بەکارهێنا هەر فەشەلیان هێنەوە ئێستا هەوڵ دەدەن بێن ئەم ڕێگەیان گرتوتە بەر حکوومەت تاوانبار بکەن ئەنوعات درۆ دەلەسە هەڵدەبەستنەوە لە دژی حکوومەت ئەنوعات شتی وا سیر دەڵێن کە وەکو ئاماژەم پێدا بەخوا لە قوتو هیچ عتارێکانیە تایف سامی ئاوای وتووە نازانم چی کراوە داواکاری وا لە هەرێم کراوە کەچی من پرسی و مەچوویتی مەلای برادران هەردوو شاندی تەکنیکیەکان خەریکی ئامادەکردنی لیستەکانن کە لیستی میلیۆنان فەرمانبەرە چۆن ئامادە بکرێت لە وردەکاری دەیان وردەکاری تێدا کاتی پێویستە بۆیە ئەوان هاتوون دەیانەوێت بەو ڕێگایە لە هەست و سۆزی خەلک بۆ خۆیان ڕابکێشن ئەگەرنا بابەتی یەکڕیزی بەڵێ بابەتێکە کە زیاتر لە هەر شتێک زەرەری لە دۆزی کورداوە زیاتر لە سەروی هەموو مافەکانی ترەوە کە ئەمانە ئەگەر ئێمە یەکڕیز باین دڵنیا بکەنەوە کەس جرعەتی ئەوەی نییە بۆ سەعاتێکیش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بخات بەڵام ئەو پەرتەوازیە وای کردووە کە ڕۆژانە خەلکانێک کە خۆن بە نوێنەری کوردیش دەزانن دێن بەهانە بۆ تایفسامی دەبینەوە موچە تاخیر بکات بەهانە دەبینەوە کە خەلک برسی بکات شەرعیەت دەدەنە بەهانەی نایاسایی و ناشەرعیەکان هەر ئەمەش وای کردووە کە ئەوان بۆ خۆیان بە ئەسراحەتەوە بەردەوام بن لەسەر سیاسەتەکەیان من پرسیارەکەمەوە بوو کاکسی باڵم بۆ تەیفسامی بەگوێ مانەیەکە کەسانێکی شۆڤێنی هەن یعنی هێشتا ئێمە نازانین کە لە عێراقدا کەسانێکی شۆڤێنی هەن و حەزیان لە چارەی کورد نییە باش ئەگەر بۆ نمونە ینی قسەکە لەسەرەوەیە کاکسیپات ینی ئەکرێ بۆ نمونە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدەست ئەم شۆڤینیانەوە بۆ نمونە بناڵێنێ بەدەست ناکۆکی سیاسی لە سیاسەکان هەرێمی کوردستان بناڵێنێ ینی هیچ کەسێک حەز ناکە موچەکەی دوای 40 ڕۆژ بۆ 50 ڕۆژ وەربگرێت دەیەوێت لە کاتی خۆیان وەری بگرێ کەی ئێمە لە دەست ئەم هێنان و بردنە نەجاتمانە بێت و موچە لە کاتی خۆیدا وەردەگری بەڕاستی ئێوەمانان و ئێمەمانانیش ینی بەدەست ئەم بابەتەوە هیچ خۆشحاڵ نین کە نە بەرنامەی لە سەکەین و نە قسەکەین چکە مەمافێکی دەستوری ئینسانی هەموو موچەخۆرێکە لە کاتی خۆیان موچەکەی وەرگێ زانی ئێمە مێژوویەکی دوور و درێژمان هەیە لە عێراقدا لەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان یان کوردستانی ئێمە کە کراوەتە بەشێک لەم عێراقە مشکلەی گەورە هەر هەبووە و تاکو ئێستاژ بەردەوامە هێشتا عقلیەتی یەکتر قبولکردن نییە هێشتا عقلیەتی خۆفەڕستکردن هەیە هێشتا عقلیەتی دژمنکارانە هەیە هێشتا کەسانێکیان لێرەوە بە هەمان ئەو عقلیاتانە کە لە 90 و لە 80 و لە 70کانەوە لە دژی کورد بوون هێشتا ماون ئەمە بەومانای نییە کە هەموو ئەوەی عەرەب بێ دژی کوردە نەخێر کەسانی زۆر بەڕێز و زۆر دڵسۆز و زۆر نیشتیمانیشیان تێدا بەڵام بەداخەوە پێگەی دەسەڵات لە بەغداوایە هەر کاتێک هەر کەسێک لە هەر مکەونێک هات بێتە سەر حکم خۆی لەوەیە بینێتەوە دژایەتی کورد بکە ئێمە هێشتا ئەو عقلیەتە لە عێراقدا هەیە کەس حاشای لەوە نەکردووە هێشتا وەکو ئاماژەم پێدا ئێمە
لە تەجروبەی مێژووی خۆمان بینینەوە بەرچاو خۆ نەکرا لەگەڵەوەی کە نظام گۆڕدرا هەموو عقلیەتەکانیش بگۆڕدرێن ئێمە لە دەستوردا لە دوای ساڵی 2023 و بە تایبەت لە 2005دا یەک بە یەکی مافەکانی گەلی کورد تێدا زامن کرا بەڵام سیرکەن جێبەجێ ناکرێ ئەمە هەمووی کێشەکە لە عقلیەتدایە نظام گۆڕا شەخص گۆڕا ئەحزاب گۆڕا بەڵام عقلیەتەکە لای هەندێک کەس هەر ماوە ئێمە دەبێ ڕێگەیان پێ نەدەین ئێمە دەبێ دەست لە ناو دەست بین و بەهێزەوە لە بەرامبەر کەسانێک کە دید و بوچوونێکی پیس و ناشرینیان بەرامبەر بە کورد هەیە ئێمە دەبێت سنوورێکیان بۆ دابنێن ڕێگەیان پێ نەداین بەڵام بەداخەوە بە عەکسەوە کەچی دەبینین کەسانێک لە نێو ماڵی کووردا هەر قسەیەک بکەن ڕادەڵێ ڕاست دەکات بەبێ ئەوەی سیرکەنەر ئەم داوایە دەستوریە هەر داواکاریەک کرا لە وەزارەتی ماڵی یاڵا حکوومەتی هەرێم تۆمەتبار بکەن وڵا گەندەلی هەیە و نازم چێ و سەبەبی نهاتنی موچێ بەبێ ئەوەی دیڕاسەیەکی ئەو داواکارانیە بکەن دەستوریە قانونیە لەگەڵ سەلاحیاتی دەستوری ئێمە دەگونجێ ناگونجێ چ بنەمایکێ پشتی بە چی یاسایەک بەستووە نەخێر گەشتە حدێک نەک تەنها بۆ داواکاریەکانی وەزارەتی دارایی بەهانە دێننەوە و هەلا و هوریەشیان بۆ دەکەن ئەستان هەوای لە هاتووە ئێستا ئەوان داواکاری دەدەنە وەزارەتی دارایی بەست لەبەرچی بۆ ئەوەی موچە نەهێ حتا خەڵک لە حکوومەتی هەرێم ناڕازی بێ دەبێت گەلی کورد واقع ببینێت کە ئەمەیە و لە ئەنتخاباتەکان بە تایبەتی و لە هەموو ڕوویەکەوە دەرفەت بەم جۆرە کەسانە نەدەن کە یاری بە قوت و بە بژێوی و بە ژیانی ئەم خەڵکە بکرێت کاک سیپانیانی بەپێ ئەم قسانەی کە جەنابەت ڕوونت کردەوە ئێمە نەجاتمان نابێ بەدەست هێنان و بردننی موچەوە کاتێ ئێمە ئەوەی کە دەگوترا 2025 هیچ گرفتێک لە بەردەم موچەخۆردا یا لیستی موچە نەماوە بەڵام دەبینی ینی بەم ئەقلێتە کە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە ئەکرێ مانگ بە مانگ کۆمەڵێک بیان و بۆ لیستی موچە بهێنرێتەوە بەس بۆ ئەوەی دواب بکەوێ یعنی ئێمە ئەتوانی تۆ جەنابەت کە لە بەغدای یا کە وردبینی لەم بابەتانە پێمان بڵێ ئێمە ئەوەندەی کە لە بەردەمانە ماوە ئەم چەند مانگەی بۆ 2025 کێشەمان بۆ لیستی موچە بۆ دروستە بێ زانید لیستی موچە وەکەوەی ئێتفاقی لەسەر کراوە و حاضر کراوە و بە شێوازێکی ئەلکترۆنی بە شێوازی پەیڕۆڵ بە شێوازێکی سەردەمیانە بە شێوازێک کە خۆیان قەت بیریان لەوە نەدەکردەوە شتێکی وا دروست بکرێ زۆر بە ڕێکوپێکی ئامادە کراوە لە کاتی خۆشدا دەنێرێت تەواوی مەراحلەکان و تەواوی مەطلوباتی نێو ئێتفاقەکە جێبەجێ کراوە ئەوەی دیکە لەسەر شانی ئێمە ئەوەیە نوێنەرانی کورد لە بەغدا بە هەموو حزابە سیاسیەکانەوە چه ئەوانەی دەسەڵاتدارن لە هەرێم چه ئەوانەی ئۆپۆزیسیۆنیشن با ئۆپۆزیسیۆن بوون یان دەسەڵات بوون لە هەرێمی کوردستان لە هەرێم بەجێبێڵن کە هاتینە بەغدا با نوێنەرێکی واقعی ئەم میلەتە بین ئەگەر ئێمە هەموو فراکسیۆنە کوردستانیەکانی یەک ڕۆژ بە وەزارەتی دارایی بڵێن ئێمە حکوومەتی هەرێم هەموو داواکانی جێبەجێ کردووە قبول ناکەن کە موچەی خەڵک دوا بخرێ و یاری پێوە بکرێ دڵنیا بن ئەم تاخیرکردنە و ئەم سنوورێک بۆ ئەم بەهانە هێنانەوە و داواکاریانەش دادەنرێت بەڵام بەداخەوە ئێمە بە عقلیەتی ئۆپۆزیسیۆن و ڕکابەری سیاسیەوە لە حتا مەسەلەی موچەش دەڕوانین بۆیە وای لە هاتووە بۆیە ئەو هەموو بەهانە هێنانەوە پێیان وایە ئەگەر موچە بێت بەس دەستکەوتی پارتیە ئەگەر موچەش نەهات شکستە بۆ پارتی نەخێر بە هەمومان لێرە سەپۆرتی داوایەکی شەرعی ملەتەکەمان بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان جهەتی معنیە و لە بەرامبەر وەزارەتی مالی و حکوومەتی ئێتحادی بە هەمومان سەپۆرتی حکوومەتەکەمان بکەین با ئێمە پێشەکی موچە لە ململانەی سیاسی ململانەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە نێوان حزبە کوردستانیەکان دوور بکە بخەینەوە وەلا بنین اینجا با بچین داوە لەوانیش بکەین بڵێن کاکە موچە لە ململانەی سیاسی و لە بابەتی ترا جیا بکرێتەوە ئێستا ترسێک لای موچەخۆران دروست بووە کاک سیپان دەگوترێ ئەم دواخستنەی بۆ نمونە لیستی موچە یا کە ئێمە لە مانگی موچەی مانگی دووە درێچینە چوار موچە باسە ئەوە کرێ وەکو ساڵی ڕابردوو موچەیەک دوو موچەی موچەخۆران
بخورێت دیسان ئیتر لە نێوان هەرێم و بەغدا بە هەر بیانوویەک بێت چونکە ئێستا دەگوترێ خۆ بیانووی وەزارەتی دارایی لە ساڵی ڕابردووە ئەوە بوو کە ئەو بڕەپارەی وتی ئەنێرم کە ماوە لای من لەسەر داهاتی دانەوتیەکەی بڕی بوو بۆیە کەمی نرد حکوومەتی هەرێمیش موچەی مانگی دوانسەی دابش نەکرد لەم ساڵە ئەمە دیسان ڕوودەداتەوە موچەی مانگی 12 نەنێردراوە و لە لای وەزارەتی بەڵام 441 ملیاری نرد کاکسیپان گومانێکی تێدا نیە چەند 441 میلیارد 441 لەکوێ 965 دەبا حکوومەت هەرێمی کوردستانی تەکمیلەی موچەی مانگی 11 پێکرا کاک سامان جەنابی شتەزانی تەکمیلەی موچەی مانگی 11 پێکراوە تقریبا موچەی مانگێکی تریش حکوومەتی هەرێم بە داهاتی ناوخۆی تەکمیلەی پێکراوە یعنی التزاماتی مالی زۆرن لەسەر حکوومەتەکان بۆیە قراری محکمەی ئێتحادیە و مافێکی دەستوریە و دەبێت پێوە پابند بێت بۆ بەهانە بنێرین ئەگەر ئێمە ئەو قبول بکەین کە کەی ویستی موچە نەنێرێ و چەندی ویست ئەوەندە بنێرێ ئێسەبەی چیمان بەسەردێنێت ئێمە دەبێت شتەکان کۆنگرێتی بن مادام قرار دراوە موچە بدرێت دەبێ ئەی تو زێدی بدرێت ئێمە هەوڵەکان ئەوەیە حکوومەتی هەرێم کار لەسەرەوە دەکات بە جددیەوە شاندی تەکنیکیش دێتە بەغدا قایمەش ئەمڕۆ دەگاتە بەغدا کە ئەمڕۆوە دەست پێ بکرێت حتا زووە کار لەسەرەوە بکرێت بەر لە هاتنی جەژنی ڕەمەزان موچەی مانگی سێ فەرمانبەران دابەش بکرێت بۆ ئەوەی مانگانە و کاتی موچەش ڕاستەڕێ بکرێت هیچ بەهانەیەک هەل نەگرێت کە موچەی مانگێک بخرێتە مانگی ئەولاتر باشە کاک سیبانیەک پرسیاری لێ بکەم ئەگەر بۆ نمونە بە زووی کابینەی دەیەم پێک بهێنین و پەرلەمانی خۆمان هەبێت بۆ ببێتەوە کاریگەریە بێ لەسەر ئەو دۆخی لە بەغدا دەگوزەرێ حتما کاریگەری دەبێ حکوومەتێکی نوێ پێک بێت حکوومەتێکی بەهێز بێت حکوومەتێک بێ کە یەک هێز بێ یەک دەسەڵات بێ یەک هێزی پێشمەرگە بێ یەک استخبارات بێ یەک دارایی بێ لە هەموو ڕۆیەکەوە حکوومەتێکی یەکانگیر و بەهێز بێت و هەروەها پارلەمانیش بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی لەسەر ئەم بابەتانە بگێڕێت هەموو مؤسسەیەکی دەستوری کاریگەریەکی ئەرێنی و لە شوێنی خۆیدا هەیە زۆریش گرنگ دەبێت کە پارلەمانی کوردستان تەداخلی بکردبە بۆ ئەوەی مەلەفی مامەڵەکردن لەگەڵ بەغدا و مەلەفی ئەم بابەتە حەسریان لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت و لایەنەکان بە بڕیارێک بێت یان بە یاسایەک بێت بە شێوازێک بێت کە ئەحزابی سیاسی لە مەلەفی چارەنووسازی و دەستوریەکانمان لە بەغدا لە ڕکابەری سیاسی و لە ململانی سیاسیە دوور بخەن ئێستا تۆ ینی بە بۆچوونی جەنابەت ئەوەنەی کە خوێندنەوەی بۆکەی کە هەر لە بەغدایشی ڕێکەوتنەکە وایە کە بە فعلی ینی هەوڵێکە بێ بۆەوەی کە موچەخۆران پێ جەژن موچەی مانگی سێوەرگرن ڕێکەوتنەکە وایە کە موچە دوان نەکەوێت ئەو ئەلتزاماتانەی کە بۆ تەمویلکردنی موچە لە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەمووی جێبەجێ کراوە ئەمڕۆ هێشتا 18 مانگە ئەگەر هەڵە نەبم وا پێشبینی دەکرێت کە یەکی مانگی نیسان یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بێت بۆیە دەرفەتێکی زۆر لە پێش حکوومەتی ئێتحادی مایە کە بیانووی تەدقیق ببڕێ بیانووی هەرچی بیانووی هەیە هەمووی لەو فترەیەدا دەتوانن کاری لەسەر بکەن و ببڕن بۆیە ئەدوەکو ئاماژەم پێدا داهاتی مانگی دووش ئیناوخۆی مانگی دووش ڕادەستی بەغدا کراوە هیچ التزامێکی تر نەمایە جێبەجێ بکات و پێویستیشە هەمومان لەسەر ئەو بابەتە با یەکدەنگ بین بۆ ئەوەی خەڵکی ئێمە بە دڵێکی خۆشەوە بەرەو جەژن بچێت و پێش جەژن موچەخۆن وەرگرن کاکسیبان ئێستا کێشەی تەڵتین و هەژماری من نەماوانە یان پێشتر پێداگیریە کرا کە دەبێت موچەخۆران یاریێمی کوردستان تەڵتینکەن ئێستا ئەم گرفتە پێم وایە جۆرێک لە جۆرەکان کێشەیەکی ئەوتۆی نەماوایە ئەگەر کێشە دروست بکەن لەسەر هەژماری من دڵنیا بە ئەوەش هەر ئامانجیان دروستکردنی کێشەیە ئامانجیان دروستکردنی بربەست و ئەرقەلەیە لە بەردەم هەناردەکرد چونکە
نزیکەی 9 ملیۆن ئەکاون دروست کراوە لە هەژماری من هەژماری منیش هەمان تەوتینە هیچ جیاوازیەکی نییە نظامی بە بانقیە تەمویلی موچەیە لە ڕێگەی بانقەوە لە ڕێگەیەکی کارتە زیرەکەکانەوە بۆیە ئەوەی بێت و بڵێت وەرە ئەم هەموو نیوەی موچە خۆرانی کوردستان کە ئێستا تۆمار کراون یان کارتیان وەرگرتووە هەمووی لەناو ببە سەر لە نوێ دروست بکەرەوە بۆ شتێک کە هەماشتە بەس ناویان جیاوازە هەمان مەبدەئە هەمان ڕێکارە هەمان نیزامە ئەمە ئامانج لێ دروستکردنی بربەستە ئەگەرنا ئەو بانکانەی کە لە هەژماری مندان بانکی سەلامەتتر و بانکی چۆن بڵێ لە ڕوانگەی ستانداردی بانقی و دووەلیشەوە سەرکەوتوترن چونکە ئەو هەشت بانقی لە هەژماری مندان هیچیان سزا نەدراون لەلایەن خەزانەی ئەمریکاوە بەڵام بانکێکی زۆر لە تەوتین هەیە سزای خەزانەی ئەمریکایان بەسەرەوەیەوە مەمنوعەن مامەلە بە دۆلارەوە بکەن یان چەندین چاڵاکی تریان لێ قەدەغە کراوە نظامەکەش وەکو ئاماژەم پێدا ڕوونە بۆیە هیچ بەهانەیەک هەڵناگرێت دژایەتی هەژماری منکردن با ئەمەش نەکرێتە بابەتێکی سیاسی کە قوربانیەکەی لێ هەر میلەت دەبێ با ئەمە بکەم بە کۆتا پرسیارم باشە خۆ جیاوازی چییە ئەگەر ئەو پارەی کە وەزارەتی دارایی تەمویلێکا بۆ موچە لە ڕێگەی بانقی ڕەشید و ڕافیدەینەوە بێ یا بگا بەدەستی حکومەت خۆ ئامانجەکارەوەیە دواتر دەچێتە سەر هەژماری موچە خۆران زانی وەکو پێم وتی ئامانجەکە مەسەلەی ڕەشید و ڕافدین هەر ئەستان فەرعیان لە هەرێمی کوردستان نییە یەک زیاتر لە 1 ملیۆن موچەخۆر کێ چۆن ئەیکەن یعنی ئەمە قسانە زۆر بازاڕیە کردنەوەی بانقێک بە دوو فەرع چۆن دەتوانێت ئەم هەموو موچەخۆرە ئیدارە بدات ئەم هەموو خەرجاتیان بدات تۆ سیر کە ئێمە 8 بانک بەشدارن لە زۆربەی شارەکانی کوردستان فەرعیان هەیە پێویستی بە ITM هەیە مؤسسەیەکی مالی تۆڕێکی جاجالۆکەی بەهێزی نەقدی و مالیە لە زۆربەی شار و ناوچەکانی وڵات وا بە پەلە ناکرێت سێ من ئێستا خەریکی کارکردنم لەسەر مەلەفەکانی بانقی ڕافدین و دەزانم کە چ گەندەڵی و چ کارەساتێک لەم بانقە ڕوودەدات ئەگەرێکی زۆر هەیە کە بانقی ڕافدینیش ڕوبەڕۆی سزای خەزانەی ئەمریکا ببێتەوە ئێمە کاتێک کە بانکانێکە لە زمنیدا TBI عێراقیش کە حکومیە و بەهێزتریشە لە ڕافدین و ڕەشید و ئەمانش کە بەشدارە بۆ واز بینیم بچین ئیلا ڕافدین کە ئەو هەموو پۆخڵەواتەی تێدا و ئێستاش مەلەفی گەورەترین دزی سەدە لەسەر ئەم بانکە تۆمار کراوە من زۆر سپاسی جەناب دەکەم کاک سیپان شیروانی پەرلەمانتاری عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵم بوو زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی هەڵپرسیار بوو خواتان ئەسپێرم خواتان